ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان و حکومەتی عێراق ڕۆژێکی یەکلاکەرەوە دەبێت، چونکە ئەمڕۆ دوایین کۆبوونەوەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر ئاستی وەزارەتە پەیوەندیدارەکان پەیوەست بە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان کۆتاییان پێدێت لەگەڵ سەرچاوەیەکی باڵا لە کۆمپانیای سۆمۆ کە بڕیار وایە نەوتی کوردستان جارێکی دیکە هەناردە بکاتەوە قسەم کرد. ئەو گوتی ئێستا بەشێکی زۆری خاڵەکانی کۆنووسی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان ئامادەیە. ئەمڕۆ سەرجەم خاڵەکانی تاوەکو ئێوارە تەواو دەبێت. سبەینێ کۆنووسەکە دەبرێتە کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق با سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق. لەوێ دەخرێتە دەنگدانەوە. ئەوەی پێویستە هەر وەزیرێک تێبینی لەسەری هەبێت تێبینەکانی خۆی لەسەر کۆنووسەکە دەدات. دوجار لە کۆبوونەوەکەدا بڕیار وایە کۆنووسەکە پەسەند بکرێت. بە پەسەندکردنی کۆنووسەکە ڕاستەوخۆ دوای چەند ڕۆژێک دەست بە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکیا دەکرێت لە ڕێگەی بۆری جەیهانەوە کە لە هەرێمی کوردستانەوە دەچێتە تورکیا و لەوێشەوە بۆ بەندەرە جەیهانیەکان و نەوتی کوردستان دەگوازێتەوە. ئەو گوتی جگە لە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان لە یەکێک لە خاڵەکاندا باستەوە کراوە دەبێت لەگەڵ پەسەندکردنی کۆنووسی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان لە کۆبوونەوەی سبەینی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لە ناردنی موچەیەک بۆ کوردستان بدرێت. ئەمە یەکلا کراوەتەوە لەگەڵ پەسەندکردنی کۆنووسەکە یەکێک لە خاڵەکانی دیکە دەنجی لەسەر دەدرێت کە هاوپێچە لەگەڵ کۆنووسەکە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان پەرستکردنی موچەیەکە بۆ کوردستان کە موچەی مانجی پێنجی موچەخۆرانەکە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بە بڕیارێک پێش جەژنی قوربان ڕاگیرا لەگەڵ مانگەکانی دیکە. هەناردەکردنەوەی نەوتی کوردستان ئەو گوتی کێشەی موچە و کۆمەڵێک کێشەی هەڵپەسێردراوی دیکە لە نێوان هەولێر و بەغداد چارەسەر دەبێت. لەگەڵ چەند پەرلەمانتارێکی دیکەی عێراق کە کورد و لە پەرلەمانی عێراق قسەم کرد هەندێکیان ئاگاداری دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدادن لە ڕۆژی پێنجشەمەوە تاوەکو ئەمڕۆ. گوتیان ڕێکەوتنی ئەمجارە ڕێکەوتنێکی کاتی نابێت. پێیان وابوو ئەم ڕێکەوتنە مێژووی دەبێت بۆ هەردوو لە زۆربەی زۆری کێشەکان چارەسەر دەکات. زۆربەی زۆری ئەو کێشانەی کە ماگانە دێنە بەردەم ناردنی موچەی کوردستان لەلایەن بەغدادەوە و موچە لە هەرێمی کوردستان دابشکردنەکەی دوا دەکەوێت چارەسەر دەبێت. بەڵام هیچیان گەرنتی ئەوە ناکەن کە دوای دوو مانجی دیکە لە عێراق چی ڕوودەدات. ڕێکەوتنەکە خۆی جێبەجێ دەکرێت یاخود دەگەڕێنەوە سەرخاڵی سفر. بەڵام تاوەکو ئێستا کارەکان زۆر بە باشی بەڕێوە دەچن. هیچ لەمپەرێک لە بەردەم شاندی دانوستانکاری هەردوو لادا دروست نەبووە. ئەمڕۆ چاوەڕێ دەکرێت کۆنووسەکە بە تەواوی ئامادە بێت و سبەینێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەخرێتە دەنگدانەوە. بەمەش هەناردەکردنەوەی نەوتی کوردستان جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە لەمپەری لە بەردەمدا نامێت.